ئێمە لەگەڵتانە بەردەوامە بین ئەچینە لای تەوەریشی ئەمڕۆی پرۆگرامەکەمان کە تەورەکەمان باز لە کۆمەڵێک گەنجەکات کام کۆمەڵە گەنجە لەوانەیە سیویەک گەنج بن ئەگەر هەڵانە بم بەڵێ سیویەک گەنجن ئەم گروپە لەکوێ لە ڕانیا لە چەمچەماڵ لە هەڵەبجە پێکاتون ئاماجی ئەم گروپە کارکردنە بۆ تواناکانی گەنجان کارکردنە بۆی کە بەهرەی گەنج دەربخەن دروشمەکەیان ئەڵێت جیاوازتر لە پار یا جیاواز یان جیاواز یان وەک پار بەڕاستی جوانە یان کارێکی باشتر بکەین و جیاوازتر بین لە پار یان وەک پار بین نەچینە دووە بێکمان ئەمەش زۆر زۆر گرنگە و ئێمە بتوانین سوود لە توانای گەنجان وەرگین و ئەم هەماهەنگی لە بینی ئەم شارانە هەیە ئەتوانین تواناکان کۆ بکەینەوە بەچی کویەکەینەوە ئەوەی کە لە بوارە جیاوازەکانە ئەم گەنجە ئەتوانێت لە هوەرا بێ ئەم گەنجە ئەتوانێت لە پیشەیە دەوری هەبێ ئەم گەنجە ئەتوانێت بۆ نمونە لە کاری بەرەو دووریە ئەگەر خانم بێت جا پرسیارەکەی ئەم ڕۆژمان سەرێکیە بۆی کە بزانین بۆ هەردوو ڕەگەزەکەیە وە کارکردن لەگەڵ یانە چۆنە و لە هەمان کاتیشە ئەمان کە ئەم ئاماهەنگیان دروست کردووە چه پاڵپشتیانە چی ئەتوانێت هاوکاریان بکات بۆی کە بتوانن کارەکانیان بگەێنن بەچیەوە بە ئەنجامێکی باش بۆ مەبەسا میوانداری زۆر پارێز کاگەحمەد مەرمان کردووە وەکو هەڵمەت کارێک لەگەڵ هاوڕێکانیان کە دەستیان ناوتەم کارە کاگەحمەد زۆر بەخێر بێت بەخێر بێت سپاس بۆ ئامادە ڕۆژێکی خۆش بۆ ئێوە بۆ بینەرانی شاشە جوانەکەی کورسات ئێمە هەڵمەتکاری کاربۆکارین هەڵمەتەکەی ئێمە لە 21 گەنج پێکات بوو لە هەرسێ شاری چەمچەماڵ و ڕانی و هەڵەبجە سەرتا پێم خۆشە پێناسی هەڵمەتیان کەمپین بکەم کە بریتێ لە چالاکیەک کۆمەڵە چالاکیەک کە لەلایەن کۆمەڵە کەسێک وەڕێک دەخرێت بۆ گەیشتن بە ئامانجێک واتە دروستکردنی گۆڕانکاریەک هەڵمەتەکەی ئێمە هەڵمەتی کاربۆکار کاری لەسەر کێشەیەکی سەرەکی گەنجانە کرد کە کێشەی ئەو کێشەی گەنجان بریتیەوە لەوەی کە گەنجان دووچاری ئاسانگی دەبنەوە لە کاتی گەڕان یاخود هەوڵدان بۆ دەستکەوتنی ئیش ئەمیش کۆمەڵە هۆکارێکی هەبوو ئەتوانین بڵین یەکێ لە هۆکارەکانی ئەوە بووە کە کەمی ئەزمموی گەنجان بوو و یەکێت لە هۆکارەکانی زۆری داواکاری ئەزمون و لەیان خاوەنکارەکانەوە و هەروە هەبوونی هاوسەنگیەک لە نێوان پرۆسی خوێندن و بازاری کاردا لەگەڵ ئەوەشدا ئێمە ژمارەیە گەنجمان هەبوو کە بە شێوەیەکی خۆبەخش کاری دەکرد لە کەرتی تایبەت و کەرتی گشتیدا بەبێ ئەوەی بتوانێت بە شێوەیەکی دروست ئەرک و مافەکانی بزانێت و سوود لە کاری خۆبەخشی وەرگێت بۆ بەرەو پێشبرینی تواناکاری دەتوانین بڵێ هەڵمەتەکەی ئێمە هەڵمەتی کاربۆکار هەڵمەتێک بوو لە گەنجەوە بۆ گەنج بۆ زیادکردنی تواناکانیان زیادکردنی هۆشیاری و گاردنی دەنگیان باش 6 مانگە پرۆژەکەتان دەستی پێکرد لە مانگوەی ئەم 6 مانگە چیتان کردووە ئێمە لەمە ئەم 6 مانگەدا کۆمەڵە چالێکی زۆرمان کردووە و توانیمانە گۆڕانکارێکی زۆر بەدەست بێنین پێم خۆشە باسی ئاماژەکانی هەڵمەتی کاربۆکارکەم لەگەڵیشە باسی واکەم کە تێدا تا چەنێ توانیمانە لەو ئاماژانە نزیک بینەوە ئێمە وەکو هەڵمەتی کاربۆکار 5 ئامانجی سەرەکیمان هەیە ئامانجیەکەم هەڵمەتەکەمان بریتە لەوەی کە ئاشناکردنی خوێندکاران بوو بەشانی کە لە داهاتوودا هەلی کاری زیاتریان هەیە ئەمش لە ڕێگەی چیوە لە ڕێگەی هەمانگی لە نێوان لەگەڵ زانکۆ قوتابخانەکانە ئێمە لەمەوەی ئەم 6 مانگەدا زنجیرە سیمینارێکمان کردووە لە قوتابخانەکان کە دەتوانم بڵێم بە نزیکەی 300 خوێندکار سودمەند بوونە لەوەی کە تێدا ڕێنمایان پێ بدرێت بۆ ئەوەی لە داهاتوودا هەلی کاری گونجاو هەڵبژێرن و ئەو بەشانی کە لەگەڵ بازاری کاری کوردستان یەک دەگرێتەوە بتوانن ئاشنای بن و ڕێنمایی وەربگرن باش کاگەحمەد ئەو گەنجانی کە بەشدارە بن چۆن بەشدارە بن پێوەرەکان چییە بۆ دوای ئەوە ئەم گەنجە کە بەشدارە بێ پێویستی بەوەیەکە لە هەر بوارێکا بێ پێداویستی لە بەردەما بێ ئەم گەنجە لەوانەیە زۆر کات با خۆمان باسی کە نەگەر گەنجێک ویستی بەشدار بێ لەگەڵێوە لە هەر شارێک لەوانەیە نەتوانێت لە ڕووی مادی و پارەبات ئێوە بەبێ بەرامبەرە و پێوەرەکانی ئێوە چییە و ئەم گەنجە ئەگەر بۆ نمونە بە نمونەیەک پیشێک بێنەوە حەزی لە دەلاچیە ئێوە چۆن فێری دەلاشیەکە ئێمە لە هەڵمەتەکەمانە لەماوەی ئەو 6 مانگەدا کۆمەڵە ڕاهێنان و وەرکشۆپێکمان کرد بە گەنجان ئامادە کرد تەواوی ڕاهێنان و وەرکشۆپەکان بەخۆڕایی بوو ئەوەش نەبوو بڵێ ئێمە لە خۆمانە بڕۆین ڕاهێنانە بکەینەوە ئێمە لەگەڵ کەتی تایبەتە کارمانە کرد لەگەڵ زانکۆکانە کارمانە کرد بۆ نمونە لەگەڵ کەتی تایبەتە سێمانە کرد بزانین ئایا هەلی کارەکان لە چی بوارێکدان و ئایا گەنجان پێویستیان بەچی ئەزمونەکەی بۆی کە
توانەکانی خۆیان بەرەو پێشەوە بەرن و بتوان سوودی لێوەربگرن بەپێی ئەم بە دوواداچوونە چیتان بۆ دەرکەوت لە چ بوارەکە بۆ نمونە زیاتر پێویستیە زیاتر لە بوارەکانی ئەو بەشانی کە پێویستە بۆ نمونە هەلیکاری هەبێ گەنجان بتوانین هەلیکار بەدەست بێنێت زیاتر لە بابەتە بەعام کەتی هەلیکار لەو ناوچەکانی ڕانی و چەمچەماڵ و هەڵەبجە لە بواری پیشەسازی کەتی تەندروستی و تەکنەلۆژیادایە ئێمە هەوڵماندا بۆ نمونە وەکو زیادکردنی توانستی گەنجان بۆ نمونە لە چەمچەماڵ بۆ 50 گەنج وەرشۆپێکمان ساز کرد لەسەر دروستکردنی سیڤی و هەروەها هین چۆنەتی خۆمان ئامادەکردن بۆ چاوپێکەکەنی کار بەبێ جیاوازی کە من لە پێشەکی کەشاتم بەڵێ ینی چارەکانی ئێمە ڕاستە لە سەرەتادا لە هەڵمەتەکەدا نزیکەی 20 گەنج بووین بەڵام دواتر گەنجێکی زۆر بەژاربوون لەگەڵمانە و بەژاری چالاکەکانمانیان کرد و لە هەردوو ڕەگەس بڵێ ئەم گەنجانە کە لەگەڵتان بەشدار ئەبن هاوکارتانە بن چۆن هاوکارتانە بن کە ئەڵەی لە 21ەوە بە خۆشحاڵی زیای کردووە بەڵێ من وتم سیوێکیش وتیتی دەستپێک 21 بوون وتم سیوێک من لە پێشێکەکەم ئیشەڵاش من بە سیوێ دەمی بەخێر بە یەخواسە وەکو بڵێ بەشداریکردن لە چالاکیەکانمان ئێمە کۆمەڵ ئامانجێکمان هەبوو یەکێکی تر لەو ئامانجانەی کە حەزەکەم باسیکەم ئێمە هەوڵماندا راپۆرتێ بنووسین لەسەر ڕێخستنی کاری خۆبەخشی بۆ ئەمە بەستە ئێمە خۆمان 21 گەنجەکە هەوڵماندا لە هەر سێ ناوچەکە لە چەمچەماڵ و ڕانی و هەڵەبجە هیمکەین لە ڕێگەی فۆکس گروپ دیسکشنێک و کۆمەڵ ژمارەی خۆبەخش لە هەم لە کەرتی تایبەت هەم لە کەرتی گشتی و کۆبکەینەوە گوێ لە ئەو ئاستەنگی و ئەو کێشانیان بگرین کە ڕوبەڕویان نبنەوە هەڵماندا لە ڕێگەی ئەوە هێمە هینکەین راپۆرتێکمان ئامادە کرد کە تێدا باسی پێویستی کاری خۆبەخشیە کرد لە هەرێمی کوردستانە هەروە بەپی یاسا نێودەوڵەتەکانیش و هەروە بەپی ڕێکخراوی خاچی سووری نێودەوڵەتی کاری خۆبەخشی پێویستە هەموو وڵاتێک پرۆژیاسێکی بە لەسەر ڕێخستنی کاری خۆبەخشی ئێمە پرۆژیاساکەمان ئامادە کرد ئەم پرۆژیاسی ئامادەمان کرد هەرەوە بڵێ نووسراوێک بێت و بمێنێتەوە لە کۆتای هەڵمەتەکەمانە لە مانگی 6 چوین ئەو پرۆژیاسمان پێشکەشی پەرلەمانی کوردستان کرد لەگەڵ ڕایۆشکارانی پەرلەمانە قسەمان لەسەری کرد و ئەتوان بڵێم ئێستایشە ئێمە لە بەسپاسەوە لەگەڵ ڕێکخراوی CDOە کۆمەڵە شارەزایەکی یاسایی لەگەڵمانە کار دەکەن ژمارەێک لە هەڵمەتکارەکانیش بەشدارن هەوڵ دەدەین لە کاتی چالاکبوونەوەی پەرلەمانی کوردستان و پێکەنانی کابینینەوە دووبارە کا لەسەر پرۆژه یاساکە بکەینەوە و هەوڵدەین بە ئامانجی بگەین باش جا کاک ئەحمەد وتت خەریکن ئێوە کار لەسەر ئەوەکەن کاری خۆبەخشی بکرێ بە فەرهەنگ لە لای ئێمەش ئێمە ئێستا ئەیبینین ئیشی خۆبەخشی هەیە هەل لە بواری خێرخوازیەوە ئەم ئیشە ئەبینین لە بواری فریاکەوتنی تەنانەت کەسانێکە لێیان قەوماوە ئاژەڵە بێ سەرپەرشتەکان هەتاکەوە هاتوتە فەرمانگە حکومیەکانیشمان کاری خۆبەخشی بەڵام ئەم کارە خۆبەخشی تۆ لە پەنایە ئەبێت یعنی بۆ نمونە پاڵپشتیەک هەبێت هاندەرێک هەبێ ئێوە چیتان کردبووی کە ئەم هاندەرە جێبەجێ بکەن ئەم هاندەرە بوونی هەبێت بەڵێ وەکو کاری خۆبەخشیەکە دوو بەشە و دوو جۆرەوە ئێمە باسی کارە خۆبەخشی ناکەی بۆنەوە کەسێک بۆ نمونە من کارێکی خۆم هەیە بۆ ئارزوی خۆم بۆ نمونە لەگەڵ ڕێکخراوێک یا خود چالاکیەکە بەشدارەکەم و خۆبەخش ئێمە زیاتر کارمان لەسەر ئەو بابەتە کردووە خۆبەخشانی کەرتی گشتی و لە ناویشە پشکی شێر بەرکەرتی تەندروستیەکەوێت کە تێدا خۆبەخشی تیا بووماوەیەکی زۆر خۆبەخشە بەبێ ئەوەی کە ئەرک و مافەکانی بەتەواتی بزانێت چی بۆم خۆبەخشاناکەن ئێمە وەکو لە هەوڵدەین لە ئامانجە سەرەکیەکانی هەڵمەتەکەمان بریتە لەوەی کە پرۆژە یاسایەک جێبەجێ بکرێت لە پرۆژە یاساکەیە تەواوی ماف و ئەرک و ماوەی کارکردن و ینی ئیمتیازاتەکانی خۆبەخشەکان تێدا ڕوون بکرێتەوە بۆی کە مافیان پارێزراوە هەر لەگەڵ ئەوەشدا ئێمە دوای لێکۆڵینەوە مابوومان دەرکەوت هیچ ناوەندێک یاخود سنتەرێک لە کوردستانە نیە تایبەت بە خۆبەخشان کە لەلایەن وەزارەتی کاروباری کۆمەڵاتیەوە بەڕێوە ببرێت ئێمە داوامان کردووە کە ناوەندێکە بە سنتەرێکە بە کەتێدا هەم ڕێنمای بە خۆبەخشان بدات هەمیش بوونە کاتێک خۆبەخشی کێشەیەکی بتوانێت پەنابەرێ بۆ و کێشەکانی چارەسەرکە و هەم ڕێنمای زۆر بگرێت باش بینە سەرەوەی کارەکانی ئێوە کە لەم سێ شارەیە بۆ نمونە چۆن ئەنجامیان بۆ نمونام ڕۆمانوێت کار بکەین لە ڕانیە ئەو تیمانشی کە لە هەڵەبجە و لە چەمچەماڵیشان ئەوانی ژیان لەگەڵێوە بەشدار بن لە ڕانیە بە هەماشەوە بۆ شارەکانی تریش ئەمە چۆن کاری لەسەر بەڵێ ئێمە لەو 20 گەنجەیە
حوت نەفەرمان لە شارێ بووین باشە سەر ئەو حوت کەسەمانێک و ئەرکێکی تایبەتی هەوارێکە و کاری لەسەر ئامانجێکی هەڵمەتەکە کرد پێک و ینی تیمێکمان دروست کرد بوو بۆ چالاکی بچووکەکان ئەو چالاکیانەی کە بۆ نمونە لە چ ڕێکەوە لینکەتان دروست کرد لە ڕێگەی ئێمە بە سپاسەوە ڕێکخراوی سپارک ڕێکخراوی سپارکی هۆڵندی و ڕێکخراوی سیدیۆ هەم لە ڕێی سەرپەرشتیکردن و هەم لە ڕێخستنی چالاکەکانی یارمەتیمانێدا و هەروەها وەزارەتی دەرەوەی حکوومەتی هۆڵندا لە ڕێگەی تەرخانکردنی بودجەوە بۆ پرۆژەکەمان هاوکاریمانی کرد و هەروە لەگەڵ ئەوەشدا لایەنە حکوومیەکان زانکۆکان کەرتی تایبەت هاوکارێکی زۆرمان بوون ئەی بە خۆشحاڵیەوە جاوەکو دووە پرسیاری من لە بەڕێزت هەتاکو ئێستا لە میانەی ئەم هەوڵە 6 مانگەیەتان توانیوتانە چەند گەنج دڵخۆشکەن چەند گەنج هەلی کاری دەست بکەوێت بەڵێ پرسیارێکی جوارە ئێمە لە چەماڵ باڵێ پێشانگەیەکی هەلی کارمان کردەوە بە نزیکەی 22 کۆمپانیا لەگەڵمانە بەشدار بوو و بە نزیکەی 100 هەلیکاری دابین کرد بۆ گەنجانی ئەو ناوچەیە و لەگەڵ ئەوەشدا دەتوانین بڵێم جگەلەوەی بۆ نمونە لەو پێشانگەیەدا بە نزیکەی 2000 گەنجی چەماڵ بەشدار بوو توانیان بۆ نمونە بە کۆمپانەکانی سنوورەکە ئاشنا بن هەم لە ڕووی علاقاتەوە توانەکانی خۆیان بەرەو پێش بەرن و ئەزمونێکی نوێ وەرگرن باشە و هەروهای ئەمە لە ڕانێ و لە هەڵەبجە لەگەڵ حوت کۆمپانیایە مەشقی کارمان دابین کرد مەشقی کار بۆ نابوو بڵێ لە هەنێ شوێن هەیە بۆ نمونە تەنها بۆ کات بەسەر بردن یاخود ئەو کەسەی تەلەبەی زانکۆیەک تەنها کاتەکە بەسەر بێت هیچ فێر نەبێت لەو مەشقی کاری ئێمە دابینوان کرد لە ماوەی 2 مانگە ئەو حوت کۆمپانیە بەڵێنیاندا کە بەشێکی لەو کەسانی کە بەشی کارگە بۆ 40 نەفەر بوو لە ڕانی و هەڵەبجە بەڵێنیاندا کە بەشێکی لەو کەسانی کە لە مەشقی کارەکە بەشداریەکەن لای خۆیان وەریگرنەوە و هەروەها بڕەداهاتێکی مانگانە کە بۆ کری هاتوچۆ و نانخواردنیان دابین بکەن لەگەڵ ئەوشدا بە شێوەیەکی پراکتیکی ئەو ئەزمونەی هەیەە لەگەڵ خوێندکار و تازە دەرچوەکانە بەشی بکەن خۆش ئێستا لە تیمەنەکان بینین هەموو چالاکیەکانی ئێوەیە بە بەشداربووی هەموو گەنجەکان بە بەشداربووی هەموو خانەوادە و کەسانی بەرپرس لەوێ ئامادەن و بە چەندین چالاکی جیاواز و هەڵپەرچیە و گروپی میلی شاری سلێمانیش لێ ئامادە بوون ڕێخستنی ئەم چالاکیانە کاک ئەحمەد ئەمە بۆ شاری ڕانیە گرنگی و شاری ڕانیە بەڵێ شاری ڕانیە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە هەم لەوەی کە بۆ نمونە کۆمەڵی خانممان هەیە دەستڕەنجینن کۆمەڵێک لە ئەو بابەتانی کە وەکو دەستکرد دروستیەکەن لەوانەیە لەم چالاکیانەی ئێوە بۆ ئەو بۆ خۆی سوودی لێ ببینێت ئێوە دەرفەتانە چۆنە ڕەخسێنن ئێمە لە ڕانیە عادەتەن چالاکیەکانمان هەڵمانەدا بەپی بارودۆخی ناوچەکە بگونجێنین بۆ نمونە لەمە لە ڕانیە هەستمان کرد بۆ نمونە گەنجێکی زۆر هەیە کە دەستڕەنگینن بەهرەیەکیان تەیە هەم لە وێنە کێشان هەم لە کاری دەستی لە خواردن بۆ نمونە لە هەموو بابەتەکانی ترا بەڵام هینیان نیە لیس شوێنێنە کە بەرهەمەکانیان بە خەڵک بناسیێنن و هەروە سەپۆرتێکیان نیە ئێمە فیستیڤالێکمان ئامادەکەن لە ڕانیە هەم فیستیڤالێکی گەنجانە بۆ کە تێدا گەنجان توانیان جەوێکی خۆش و ئارام وەرگرن لەگەڵ ئەوەشدا بۆ نمونە ئەو گەنجان کارسازانە کە خاوەنی پرۆژەی بچووک بوون توانیان هەم مارکێتینە بۆ خۆیان بەرهەمەکانە بە خەڵک بناسیێنە زیاتر بچن ناو خەڵکەوە ئەمیش خۆی لە خۆیدا هاندانێکی باش بۆ گەنجان بە نزیکی 50 گەنجی خاوەنکار لە سنووری دەڤەری ڕاپەڕینە بەشدار و لەگەڵمانە ئەی بە خۆشحاڵیەوە نمونەتان زۆر بێت دەشتان ساخ بێت سپاس کە ئاواکەن دڵی گەنجان خۆش بکەن وایان لێ بکەن بە هیوایەکی زیاترەوە لە خاکەکەی خۆیان لە شارەکەی خۆیان ناوچەکەی خۆیان بمێننەوە دەستەکانی خۆش بێت سپاس بۆ ئامادەبوونێ بە هیوای سەرکەوتن بە هیوای بەردەوام بوون لەم کارەکە دەست خۆش